ها باش لەسەر دۆستان ئازیزان خۆشحاڵین ئەم جارەش پێتان شا دەبینەوە لە سەرکۆکەی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان ئەم شەو گەورە فیلمسازێکی کورد میوان نییە، من نامەیە بڵێم میوان، ئەڵێم خاوەنی فیلمسازانە، چونکە ئێمە هەمومان ئەتوانین بڵێن، من ئەتوانم بڵێم قەرزاری ئەم زاتەین، چونکە ئەم زاتە بەناڕ ڕاستەوخۆ شەڕی شوناسی میلەتێکە کات. اینجا ئەو زاتە زۆر زۆر لە لامان گەورەیە و ئەمڕۆ لە ماڵەکەی خۆیەتی و هەرچەنێ لەبەر هەندێک کێشەی تەکنیکی دواکەوت، بەڵامەوە ئێستاکە لە ناو ترومبێلەرەکەی خۆیەوە لەوێوە ئەوێ لایڤەکە بکە و لەگەڵمانە بەردەوام بێت. کاکە دەوران حەزەکەی ئەمەی من بە کرمانجی بڵێیت پێم خۆشە، فەرموو. تەواو گەلێک سپاس کێکی سەرکەوت. هەڤانە و هێرژانە و حەزکریان دکێ فیلمسازان پلاتفۆرما فیلمسازان وەکی کێکی سەرکەوت کەف گوت و فیلمسازێ مەزن کوردان کوی حەزکرد نەبێژە و میێڤانە بمەرە ئیشە لە ژبەر و ئەو کەسەکە خۆ جانێ خۆ فێداکرێش بۆ سینەمایا کوردی و ڕەنج و کەد و هەر تشتێن خۆ دانیێش بۆ ڤێدۆزێ و ئەو هەرتم هەوڵدا و بە ئاوایەتی نەڕاستە ڕاست ئەو هێمان و نیشان و ناسنامەیە کوردی بە سینەمایەرە ڤەگوهێزە. گەلێک سپاس. خێراتی مامۆستا جان. سەرچەوان گەلێک سپاس. ئەس دیوە هەمویان و میوانە وێ دەرێ و گەلیمە هەمویان سلااف دکم. ببورن از 15 دقیقه درنگ مام من غلط فهم کرد بود بلکه گوری ساعت وی داری 10 به تشتکو سابو اجبویش از درکتو بمره یکشی ما فیلمک نو خلاص کرد لدرسمه دو جبویجی ابی که سری ماجی قال لك تهب له بو اگر که ماسیک ببا ما افو بکن ببورن صحت خوشم پرسیارز لسر و فیلمجی هنا الف انا نوایا بله الف انا جی او سالچونی خلاص بونو نا فیلمک نو منها خلاص کری ام ناو فیلمی به ترکیه لی به کردی ام خپاندن تشتکو سایه لسر هلبجارتنا شارداریه که لدرسمی اره برا کازم تب خیراتی سرسر و سرچاوید ما ام قالك كيف خوش بين يعني او فيلماني عمري كليكا برفي ام ديت ولكردستاني ولناف فيلم سازن فيلم تشيكاريا كردستاني قالك دنگ فدا وتشتكي قالك لاوبي فيلمك شي قالك لاوبي مازن بي من تشوا بيجم حزدكم كاتا بخو بچك بحثي فيلما بكي تشوا هاتيه تشيكرن از نابيجم كورتيه كا فيلما نا تشوا هاتيه تشيكرن چونكي من لسر فيلم سازان پشتي كاميرا قالك نشان دا اتركا تجي بخو بحثي بكيت ام قالك ممنونيتين قالك سباسكم بلي امری کلیه کی برفی ما 2 سال بری کشاند و هجا نکتی ویزیونه هجا ترکیه
ولا أوروبي نكت يفيزيون اللي أمنا بلان تشيدكن كو نيفي بايزي أم بخم فيزيوني دركبة بيشيا تماشوانا اللي تشكرنا فيلمي براستيجي جالكي دجوار بو يعني وجي فيلم ديت فيلم دي أورتا زبستاني ده درباست بتشيروك تشيروك كي گوری شرط و مرجن ترکیه هبه که تو جی هبه که دجوار جی کشاندنا فیلمی جی عالی نوارو که و گله که مسئله هبون یعنی ما هبه که چاو بیجم پر راحت من نکشاند فیلم یعنی یکشی دمکو اون فیلم اون سال زیادتر لترکیه و کتشته کسا کشاند جعلی ابوریه و جعلی پرودکسیونه و جگلکی که آستنگی derdik evin. Jibo ve filmi min prodüserek nedit yani kese ki Ali Kari, Jali Ali Kari ve yanji vaka prodüserek kese ki proje kabul nekir. Qed saziye ki tevle ne bu yani dünyaya saziyek bile ev tevle ne bu. Min gori şerti kha ev film çekir. هناك بالكو هناك اليكاريا هوالين دردورا من هبو وان كر وكيدن او دمكو من زرج دا نشان دا لوي داري ما هبا كي para kazanç kiribun بوي pare ki buçuk ما او film kışan وكيدن de filme de listikbani hem iyi profesyonel hebun hem iyi amatör hebun hem gundi hebun اوجه بکی دجواری بو یعنی ده عین صحنه ده اگر کو لیستیکمانه کی پروفیسیونل و لیستیکمانه کی اماتور یعنی یکو قد حتی نه نلیستی بو هبه جالی در هنری و هبه که دم لازمه yani خبات لازمه او دم جبو ما هبه که دجوار بو لی دساجي ما فيلم كشانت يعني فيلم حتى نها وبخاجي بالك لسر انترنت ديت يعني هجا درنكت فيزيون وقت ليه ام بسركتن ازوسا باوردكم صحت خوش طبعا اب فيلمك ازد بيجم شعريه وشعر قلك تيدانا وخياله هزريته وكي شعر اب فيلمات شاكريه او دمي مروف صح دكاتي بري خود داتي يعني قصيدة نظام سوا بيرجم بتركي هر دكاتة قصيدة يعني شعرك دبينيت هالبستك دبينيت وتا تشتكي دنجي كريا تشنكي ظروف جيانة تركيا وسياسة وسيستم تركيا تنقاريت براسته خو فيلم خو بيجيت او تشتين دلي خو بيجيت قالك هيمات يدانا هما بابزانم برای من دوران هما چنه هما بکنه نیشان جرد بیش ناجی سیمبول سیمبوله گلک سیمبول تیده هنه تجید سیمبوله yani çava بیشم ahu ask karmamız nizanım her hun jid بیشن ask نویا جبوچی ask غزال غزال بله ام غزال دبيجن غزال جي سمبولكا و اف رنگ سور و سبي برفي وخين اف دوا قالك سمبولكي جوانا لقالك حتى الاودمي دانسا تانجوجي دكن دانسا تانجوجي ازدكارم بيجم تانجو بخو دكارم بيجم رتمكي كرديه اودمي لهولير زرياب هبيه زرياب عود ليستيا زرياب شوية إسبانيا لإسبانيا إتر تانغو فلامينكو فانتشتا دبيرجن لسردستيا زرياباتية إتر كاتا هاتية تانغوجي إينايا إتر قلق سمبولي دن تتيخستيا أبا تشتكي قلق لاوا نظام رأي أخول سر فان سمبولو شعر شوايا لفيلم قالك سباسكم از قالك كيف خاش دبمكو فيلمك منكو جالي و جالي كاسين وكا و بيروز كو شيرو بكرن تشتين
کو من جی آرمانج کری از دبیزم از گله کی کیف خشتم گوری من جوخا هگر که ام هنر دخواز ما هنر چه بکن يعني جركت دناف دا هلبست هبه يعني وك هلبست ام چه بکن وك شاعر ام چه بکن يعني جياني وك كوبيا نمانه گوری من يعني گوری من د سينما ده راستين نتني بسري خود تشتكه يعني راستا ام سينما کی راستين ريال چه دکن لی دناو راستیه ده هگر کو ام ریه کی به هلبستوانی ام نبینن گوری من نبا هنر راست ام گریدایی جیانا راستن ده کردستانه لترکیه لی ام هنرمندن ام وکه سیاست مداران یعنی وکه کاری دن چه دیکن جیانی نانیرن ام دوی داری ده جیانه که نو د سینمای ده گره که ام چه بکن کوکاوی د جیانا راستین داته کوکاوی د ناو گل داته لی فیلم بخوا هلبسته کی بسری خواه فیلم بخوا اتمسفره کی بسری خواه کاراکترین بسری خواه گله که دوی داری ده چه ببین او نزدیکاتیه کی در هنری دنافدا گره که هبیبه Armanca minci de filmi de ev bu rasta film mesela Mijar ebeki Türkiye tuja yani ciboyeci mesela Türkiye kat heja festivale ki hatta ha kabul nakiriye belki ev detirsin yani le film neko propagandaya yani neko anti propagandaya film rastiya Türkiye rastiya Kürdistan rastiya Kurdan dineser perde dineser dimen le دناوی راستی دیجی وکی واجی گوت هلبستک وک هلبستوانیک دناو ده هی از یوسف فکرم يعني كابزانين هفالد ما دوران برا دوران هكا تشي اوجي اورنجيا فيلم سازي بيا لسليمانيه لزانكو سليماني بزانين او راياوي تشي او برسيار هنا هكا برسنه باب برسيت فرمو هذا برا دوران gelek spas که سرکوت راستی پشتامن او بکو هر لگوری راستی واقع باکور کردستان و ترکیه جهروسا کارتکریا چپ و هزرا چپ آنجی سوشالیزم باندورا وان gelek لسر سیاستا کردی جی مینا هر دبین و کومل و جواک و حیانی پارتو حزبین کردی جی کل باکور کردستان و ترکیه جی چهبون و درکتن هوله دمن کارتکریا وان سیاستان داون پرسامه جی اوه گلو سینما کردی جی هر دبن و باندوره ده نینه راستی جبرکو ام دبینن ده سینما آنجی فیلمن یلمازگونه ده جی او دیارده تی دیتن دخوازم بیشم برسواوی وچیل لسویه yani من پرستم زلالی فهم نکر او تاثیرا چپ کردن باکور yani Türkiye لسر سینما چیه دبیجی اره جبرکو از باورتون تأثیرا بیجین سوشیالیست دبیجید بله yani çap kırdın hezin Kürdistan'a Bakur yani ya Türkiye liser sinemayı. Beli rasta yani Türkiye heger ki em qala sinemayı bakın gerek em mafin wen mrovin ku vaka Yılmaz Güney vaka Atıf Yılmaz vaka Lütfi Akat ku Türkiye sinema çekiri em gerek mafiyan jibir nekin em gerek liser wan bafın ev buxaji نزدیکبوونا وانا سینمایی عالی چپی وتی او بخواد چپ کردن یعنی لی جوخا اگر کو دستلاتداری یک ولاتی کی بخواد راست کردن یعنی جا عالی لدیجی
سوسياليزم بن ام بيجن مثلا يعني وكا كابيتاليست يعني وكا فاشيزم ام بيجن كهجر ببن هجر لو يدري السينما يكتشبوا جرك اوجي الترناتيفا ويدري ببن يعني او هبك تشتكي خزائيه يجي مثلا تشاوك ام بيجن لروسيا دما سوسياليزم مي هنرمند هناك هنرمند هبون رخنه دكرن دسلات تاريخ هناك شي پشتگirtiya و وان دسلاتران دکرن لی یکو لدیروکی مایی یکو امنها کی هنرمند بون ام بیجن او وک تارکوفسکی وک رخنه دکرن ام دکارن قالا وان بکن yani لبه درجی ترکیه devleteki لدیجی گلانه devleteki faşiste devleteki kapitaliste گریدایی سیستما دنیایی به تمامی یعنی خوازایی هنر لترکیه جوخا رهوی چپ گرک چپ به از او صد فکرم yani. اره بگو ما برا كاظم من تشتكي دند بيجم تا نكل امريكا از لامريكا ما لامريكا السينما بجوركا دنا ب چاوا بيجين قالك بش با افسانه برا دوران شد بيجن هر افسانه افسانه قالك بش بافسانه دبستن حتى نكا كاركتر بش بكاركترين افسانه دبستن لدب او دمي نفيسين سيناريو دنفيسن وقالك هزرين تشتن افسانه وشي سرچاوا وشي بيجين سورس بكاردينن جاء الفيري لناف فيلم عمري كليكا برفيه من كان تشتقديت مموزين قرا مموزين او دمي هردوك مياسو و آدار ترميت وان رفاتي وان لتشيفيا لناف اف سلاجة لناف افيت ساري سارد جهة تدانايا وشي بالضبط افيت مموزين و ام تشتكي دن هنا نظام تداستاني خجو سيامن نفسي خجو سيامن تبكار إناية وبتايبد لآخري لدوماهية لأودمي أبيت تشتن ك چوا بيجين آدار بو مياسة تشكري بدابيا مياسة ولقل دارك درختك أودمي آدار ديكشن جندرما آداري ديكشي جير دبيت يعني چوا برين دقريت جستيا آداري دقريت نفسي فان تشتا لخجو سيامن هنا أو دبيتا هندي سيامن دي دكوجي ونفسي فيلم ريغا يولا يلماز جناي تجي ديف دادشيت ديف خوشويستيا دشيت ما ياسا ديف دشيت آداري ببيني لفان ريادا قالك ام اريشا بروبلما همي تشتاتا نشانا مجيد دي بتشافت مياسا كيا مياسا كاسا تركا دوجي تقريدايا كردو ترك قالك بجوانا يعني برندي رندا افينا لنقبا ابدوا هنا وانا همي ام فقران دي ناف استورا ناف افسانه از باوركم تبخو هوسا كاركري اف ما بس تبي بله گله سپاس راسته yani از تبلی شیروته یا به هزدبم او چیروکا yani تکلیا کو د نوبرا آدار و میاسه ده دجیا بلکو امبیجن چیروکا کی وکا مموزین نا مدرنه yani ya روزانه ya مموزینا روزانه مدرن بلکو جی وسا نهالوی لولاتي متيجيا بري راست مموزين دنافبرا هردو يعني عليجي كردبون ممجي كردبو زينجي كردبو اللي او يعني غريدايا اردنيغاريه جي او چيروك لبي اردنيغاريه
لولات إمت بلکو جی ودم حتی ایرو زیاده تشت نگوهرین يعني او نه تصادفه که ایرو دناورا او هر دو کاراکتران دا تشتی که جیا دشبه مموزین یعنی جی سیابن دو خجی جبر که تکلین وان ودمی وان سالان دیروکیه ده آستنگیا پیشیا evine de şikastina evine geleki dişbe hevdu jberku perskreyen kul velatê me dijîn neguherin belku tenê ew işte miyase bû zîn bû niha bûya miyase ew wê demê min bû niha bûya adar rast e yek jî dema ku mirov derket rêyekê ne tenê rêye ew bixwe rê rastiyekî mezin nîşanê mirov dide rê rastiya navê xwe rastiya nasnameyê xwe rastiya rihê xwe derdixe pêşiya mirov yani yek ku dibe rêvî bi rastî jî dest bi guhertinê jî çêkiriye dest bi dîtinekî mezin çêkiriye di vê fîlmê de jî min xwest ez mabesta min jî ew bû yani ez bi çavê miyase rasta rastiya vî welatî rastiya şer rastiya aşîtiyê çima aşîtî lazim e min xwest ez bersîva wan pirsan jî bidim yani eger ku we fîlm temaşe kir hûn ê bibînin ew evîne ku di navbera wan da bi çi avayî gelo tê jiyayî tenê rêyek heve ew jî ku aşîtî çe bibûya adar wê nemiriye û belki ew bigehişta hevdo lê aşîtî çê nebû çê nabe û ew çîrok wisa dubare dibe ez dikarim wê bêjim yani برا دەوران تە تشتەکە نەبێژی ئەرێ بێگومان ڕاستی برێس کازم ئەز وەکی دیلەمایەکی و ئەو ڕامان من لە جهێدنژی بەهێستنە ئەس دخوازم لەڤر ڤەگەهێزم ku bi taybetî di sînemaya cenabê we de ku cihê nîşan hêman û sembolên Kurdî ku Kurdan ji Tirk an jî her netewek din cuda dike mîna te di filma zer de yekem tişt te berû bikar aniye mazû bikar aniye û tiştên din jî her wisa di vê filmê de jî temenê jî kuliyeke berfê gelek tiştên din hene mîna xezal û berf û dara sinewber û tiştên wisa lê di heman demê de jî hinek rûda û çîrokên navfilmê bi awayek ji awayan bangeşa an jî banga dostatiya Kurd bi netewên din re dike li ser wê yekê hinek dibêjin ku sînemaya Kurdî li Bakurê hinek paş veçûye mîna em dibînin bi sînemaya Yalmaz Guney de an jî derhenerên din ên Bakurê Kurdistanê raman û rawestana wan li ser xewna serxwebûn û dewletek Kurdî ye an jî Kurdistana mezin e lê niha dibin guşar û şert û mercên zor û tundên dewleta Türk Kurd bi awayekî din sînemaya dikin an jî çîrokan dibêjin vece nizanim merema min gehiştiye an Brez Kazım Belê belê rast e yani ew piştî pêvajoya aşîtiyê nêzîkbûna devletê ya pirsgirêka Kurdî guherdî hûn hemû dizanin yani
زیادتر توش بو ناخوازن لسر کردان لسر هنر کردان لسر سیاست کردان تشتک به چکرن yani disa biryara şer hata girtin o film çekirin afrandına huner gori beri dijwartir bu le ew ji bo hunermendan gereken ne bibe sebebek ne bibe vakam Türkiye dibêjin bahane yani yani gereke hunermend de her şerti û mercan da karê xwe bike belkû jî şertên wisa zêdetir gereke em huner çêbikin em gereke zêdetir afrandinê çêbikin îro disa jî rast e hinek hevalê hêja hene herkes gorî xwe gorî derfetên xwe hinek xebatan çê dikin lê xebatekî em hemû çê dikin gelekî kêmin yani gereke zêdetir film bên kişandin filmên kurahiya wan zêde bên kişandin meseleyê ku em dijîn gereke di sînemayê de di huner de em zêdetir bibînin lê em vê nikarin bibînin li vir gereke berê her tiştî belku em hunermend bên rexne kirin yani dema Hitler jî dema Almanya ya Hitlerê Almanya wê demê jî şert û merc gelekî dijbar bûn lê heger em îro niha lê vegerin lêkolîn çêbikin wê demê jî hunermendên hêja qet nesekinîne zêdetir xebitîne û berhemên dîrokî derxistine îro jî gereke serdema Mussolini Bolşevikan hemiyan de belê yani ew ji bo me neko em bêjin em bigirin tenê ew işte ew tune nizam şertê me wisa ne devlet li dijî me ye ew li dijî me ye yani huner ne tiştekî wisa ye huner tenê bi serê xwe jî mirov dikare biafirîne ji xwe tiştekî şexsî ye jî huner yani ne ku rêxistinek biryarê bigire û huner çê bêçêkirin wisa naçe yani li dîrokê jî em lê binirin wisa naçe gereke yên ku xwe weke hunermend hîs dikin yên ku vîjdanê xwe heye nesekine û binivîse bikişîne gorî şertê xwe tiştan çê bike ez boyê jî tevlî dibim yani rast e gelek spas heval kazim min tiştek dibînim li destpêka filman li nav vê frêmî eke te berê xwe bideye min dû kulîka dibînim bes eveyê erebe ye û yekî li vêrê piştî hencî diçîte dîmena piştî li nav nefsî frêmî gelek kulîka dibînim evê reng û rengin yani ev Trabzon e piştî hencî te diçiye Kurdistan Dersîmî kulîka berfê gelek dibînî kulîka spî belê yani evî min dibînim li wêrê kulîka spî inca te li wêrê gelek efrandin gelek axaftin li gel dibêjît gelek cara dibêjît temenê emrê me wekî kulîka befrî ye diçît an dibêjît ka em her du kirînîn li ser pişt ka bizanîn çi kulîka befrê çîşk berî evî din dête navçavê me evî dête navçavê me û te gelek bi coreka teknîkî hunerî wekî rejîsîrek wekî derhênerek gelek birindî yani ew qastirin te çêkiriye li dev min cêhe serinc bî te çima heta navêt filmî wekî bêjîn te gutiya emrê kuliyeka berfê çima ev nave te bijart helbijart belê bersiva vê gelekî belku dirêje jî yan jî gelekî dijwar e jî nikarim ez bersiva vê dikarim bidim an nikarim bidim lê disa jî ez li ber xwe bidim yani na bêsrahet xwe heke tehlûke bo te çê dikar nebêje nehewce na ne ji bo tehlikeyê lê ji bo ku zanin yani
فیلم هنر بخوا هەگەر کو تە سەحنەیەک کشاند یانجی تە سمبۆلێک بکارانی ئەو نەکو تەنێ ئارمانجێک وێ هەیە یان هەلبەستی وسەیە هەلبەستێک و ئەم دخونن پەیوێک لێ دەرێ دوسێ پەیفتێن جێم هەب و بەلکو ji bo min manayek din ji bo yekî din manayek din derdixwe وەکی بێژین ئارتسە ئەرێ belê li vê derê jî yani ez dikarim bêjim min bo ew film belku ji bo navê filmê kişand ew qas min jî hez kir yani film emrê kuliyek berfê belku jî emrê evîna wan bû belku jî tiştê ku em hemû di jiyana xwe de dijîn emrê wan e yani rast e belku em weke heftê sal heştê sal sed sal dijîn lê tiştê ku xweşikin pir kê min yani tiştê ku xweşikin pir hema weke emrê berfê derbas dibin diçin yani gorî miyasê jî gorî adar jî ew dema ku ew bihevre bûn weke emr weke temenê kuliyek berfê bû ji bo wan yani weke çizanim belku di jiyana mirovatiyê de aşîtî jî te heta navêt wan jî meyasa Sarıtaş yani bêjin kevirê zer belê ev tiştekî yani bêjin çawa simbolek bixwe hene û adar dû simbol hene ev ê heyvê adariyê yani jiyan careka dî dest pê diket û adar simbola bêjin axa jî ye dibêjit axê gelek axa ne axa gelek û te dibêjît adar toprak belê toprak jî axe îtir axê mezin ev axa defte simbola ev xa axe me ye îtir tiştekî wisa li dev min van tişta jî gelek rind bî gelek ciwan bî yani te bikarînana van navên hemî ye yani heta navên ew kurê din ûlav ewî din ke ligal dibî diçin Sadullah haydi ulaş heye rast ulaş ew jî geşmirdeyekî me ne yani şehîdekî me ne ew jî cihê serbilindî ye yani van tişta te bikarîna bî gelek li dev min rind bî heta li edekî din min ev jî got ev li vêrê ev dû tişta ev wekî bo xec û siyamendî li dev min gelek law bî li erdekî din li vêrê dibêjît bisekine eger hene tiştek wî girtibît laşeya wî girtibît qesda ev bî bêjîm evêt xec û siyamendî min li dev min li nav firêmî te gelek ciwan bikarîna bî li vêrê hemî kuliya berfiye gelek ciwan e li vêrê nav çavê meyasa û erdekî din tiştekî din gelek ciwan bî min ke got te istifade le efsane kiriye ev e berî Kurd berî hatina îslam Kurd li ser mirî ew demî mirov dimirî strana digotin bes îslam hat kirine telqîn inca te li vêrê jî te zivrandiye dîroka berî û careka din berê xwe bidîne van tişta evane hemî gelek lawîn wekî rêjîsîr wekî derêner sihet xweş برێک سەرکەست سەرنجام من jî هەل سەر wê yekê bû di filma berê de jî filma zer ew tîş di filmên Birêzkazim tê dîtin ku gelek giringî bi wêjeya devkî dide ku hem wêje û hem jî dîroka devkî mewsim le wêjeya yan edebî zarekiya li Serayê de
جبر دیروکا کوردان ji xwe nehatiye nivîsandin wekî her neteweyek din belkû bi awa destgî hatiye pişt ve pişt veguhestin heya vê demê û heya demekî li Bakurê ku zimanê Kurdî hat qedexekirin wêjeya destgî jî pîçek lawazî bi xwe dît lê hin şoreşgerên destgî hebûn an jî hunermendên hêjamîna Ayşeşan û dengbêjên din li her yanî bandora xwe hebû ew berhevkariyek berawerdek gelek ecêb di tiştekî de hê di vê filmê de ji kuliyeke berfê ew jî ew ku li Trabzonê jenyarê amûrekî heye nizanim navê wê amûrê çi ye lê li ser cadeyan wê amûrê dijene û lê dixe lê ji bo parê ji bo perê ji bo debara jiyana xwe û malbata xwe lê yê din ew li wê gundewarê li wê zivingê Bakurê Kurdistanê ku bifir heya lingan hatiye û demdema şîngeriyê ye lê mûzîkê lê dixe û tembûra xwe lê dixe ew ba min berawerdkariyek gelekî ciwan bû heyanî gava zimanê Kurdî hatibû qedexekirin li Bakurê Kurdistanê ji ber ku wêjeya destî an jî kilam tiştek hinavî bûn yanî di nav ruh û canê mirovî de bûn nedihatin qedexekirin an jî bi dizîka û bi veşartî her dihatin vegotin. Belê, belê. Gelek rast e. Yani demek min filmek çekir ez li tiştên weke wisa digerim yani wekekî te got belku çavkaniya mezin ji bo min wêjeya devkî ye wêjeya nivîskî car caran ez gereke em lê dûr bikevim ji ber ku li wê derê xerabûnek heye yani zêdetir navbereka wê li dijî çanda me li dijî dîroka me li dijî me hatiye çêkirin yani rast e gereke em wê jî li ser wê jî lêkolînê em wan jî gereke bixwînin lê gelekî em bala xwe bikişînin ser rastî û nerastiyê yani Xwe dîroka me jî nehatiye nivîsandin. Belê belê nehatiye nivîsandin rast e lê em dikarin dîroka xwe di nav wêjeya devkî de bibînin yani di wir de belku em nikarin bi temamî hema her tişt bibînin lê di her peyvê de yan jî di her çîrokekê de di her kilamekê de belkî em ê tiştekî bibînin wekekû serê benê em ê bibînin paşê bikişînin tiştekîn di dawiya wê de wê bê ji wê jî yani rêbazên ku em tiştekî diafirînin gereke pir cuda bibin gorî yên milletên din em ne weke wan pirtûkxaneyê me hene nizam çi hene tiştek wisa ne pirtûkxaneya me ya mezin gelê me ye û ew tiştek ku ew ji me re dibêjin zêdetir jî kal û pîrên me ne yani em çi qes ku wan gudarî bikin çi qes ku di tişteka ew dibêjin de di kilaman da di çîrokan da di efsaneyan da mitolojiyê de em çi qes wan gudarî bikin tiştekî tê de bibînin belku jî gorî mesela milletê Alman belku weke nivîsa pirtûkekî filosofî ye yani rastiya me ew e yani ew ne ku em tercîha me ye lê ew niha rastiya gelê me ye yani helbet ev wek hevkariyek wek alîkariyek an jî jê re dibêjim hevpiştî bi perçeyên din re jî di sînemaya te tê dîtin mîna li Rojavaya Kurdistanê jî
دەستگەها پارکین و هونەرگەها وەلات کۆمینە فیلمە ڕۆژاوا و چەند سینەماگەرن قەدر بلان بە ڕۆژاوایە گەلێک کار لەسەر وێژەیە دەستگی دیکەن ئاکوتکارم بێژم کارێ وان ئاژی خەباتێ وانە سەرەکیە هەرتم لەسەر وێژەیە دەستگیە ji yekem berhema hunergeha welat an jî dezgeha pargîn ve digirî heyana jî karê wan her li ser wêjeya destgî bûye ve cewt jî di filmên te de gelek balkêşin ku tu ew yanî bizavê digirî û yekdengiyek bi wan re çedikî û ji me re dibêjî yanî bakur û rojava herdû yek parçeyene serxetê û binxetê tenê xeyaleke an jî tawîreke wekî dibêje têkiliya te ji bona wê yekê têkiliya te bi wan re çawa ye li gorî wan karûbaran eger em bikaribin bizanin Yani tekiliyek wisa taybet bi rastî jî tune ye hani ez ji dûre ve temaşe dikim hinek xebatên ku li wê derê hatin çêkirin min teze dîtin ew weke klîp hatibûn çêkirin li ser reng û çand û cilûbergê Kurdan gelekî xweş bû yani xebatên gelekî hêja bûn lê ez bi xwe jî bi rastî jî ku filmek dest pê kir gerekî meşgul dibim yani dem nabe biborin mesela birêz şerkat telefonum gelek caran telefon kiribû min nekarî ez berşivî bibidim ji ber ku em di filmê de bûn paşê montaj dest pê dike yani jiyanek me wisa zêde ew bi lez heye ji bo jî ew tekiliyan carcaran kemasî jî dibe yani lê ez ji dûre ve temaşe dikim û gelekî qîmet didimê ناکەماسینینە و هەرێتە هەمی جهێ شانازیە مەیە برا کازم الvê فرێمی te dibêjît ev zelam daxwaziye li meyasa dikat dikarê li bileyzît li dramaya evêt gurgan gurg guran ew dramaya ez bawerkim ew dramayeke ev dijê Kurda tişta dibêjît inca heke ew bît nizanim dibêjin dramakî wisa hene min nedîtiye yanî rêzefilmekî wisa hene inca elvêrê evî min dibînim li vê firêmî te reng bikarînaye û te karîgeriya bêjîn adar te'sîra adar li ser meyase hene meyase dê ev şûlê ev zelama ev pêşniyara ev zelama ke bo wê dika dibêjît te dihê bileyzî li nav ev rêza filma û dibêjît ne elvêrê bi baweriya min adar gelek te'sîra li ser meyase hebiye û bêjîn hevalênî Türk û Kurda hûsa çêkiriye naelît wî jî bi baweriya bi hizra xwe biryar nadat biçît li tiştê xirab wekî ev rêza filma Gurga beşdarî biket û reng nav vê firêmî van tişte delalet ye simbûla van tişte ye te ez bawer kim wisa yanî boçûna min an te mebestekî din hebiye li vêrê belê niha miyase belku gelek tişt bi mejiyê xwe nake bi gelek xalet jî dikat bi belê jî dikat yani na yani çabêjim miyase tevgera wê gorî dilê xwe diçe yani belku zêde rastiya mesela rastiya Kurdan nizana rastiya Tirkiye nizana rastiya desthilatdariyê çi ye çi nine wê nizana lê bi dilê xwe tevger dike û biryaran bi dilê xwe dike ji bo wê jî di rêya rastî de diçe birast yani rastiya miyasê ew e li vê derê jî rast e ew mirov mesela pêşniyarek wisa dike lê belku jî ew jinekî
صافه جنکی هیجا قرج نبویه جنکی چا بجیم گوری اوینه دچه گوری خوازایی یا خوا حرکت دکه بلکو مثلا کچیک دن بویا و بگوتا از ایشما سری خو بکن بلای از ایشما هرم لوی داری لحسکریا خو بگرم لآدر بگرم دفجه برده از لترابزونی معلومات من روشا خو باشه گلکی شرط مرجیم باشه از دکارم لوی داری جیانه کی باش بجیم لی و اوسا او کاراکتری کی جدایه او کاراکتری کی خوازاییه ل اوینا خواگری بلکو دبیر ریده خواجی ناس کرد خواجی دگره یعنی چه بیشیم بلکو آگاهی اویا همو سیستمی تونه لی بدل خواهد که حرکت کرد خال دجی وی سیستمی وی در بکوه اري من قصدا من ابا بس لفي فريمي وصاد بينم تشونشي ما ياسا وادار هردوك اورنجيا يعني في رخوازه سينمانا هنرن سينمانا دبيجم الفيري احتمالا او بيت كاريجريا في مساله هبيد لسر ما ياسا هي اداري بس وشي ادار بيجي ما ياسا بخو تشتك قلق تشتكي دن قلق رنشكريا تجداهي خصية بري دف سيكسو فيا بله دف ما ياسا سيكس نبدا استويه كسكي سيكسية حسب سيكسا دكات وسيكس شي وي بريا شاشي دبات بس بخاطرها فيا خو كتيا ديف اف مسألة اداري ببينيت يعني أبا تو تا قالك جارة أبا مروف وصانا وصا بسيخولوجيا نبدأ سويه جاء أجي الويريتا قالك تشتكي جون شكريا يعني أو الرأي منها لسر كاركترين مياسا بله بس سر الفيري ديماني أبا من قالك جارة حصدك كم وشي ريجيسير بحسب كم الفيري فيدي ماني في فريمي مياسا كتيا بالكتيا وشي تشوا بيجين الفيري بمدى بيجي للدسبيكا فيلم دي بيجي بروبلما كان اف كتشف بروبلما شي هنا وديف اف بروبلما دشيت وامجي بينرجي لقال خو تشيش دكات بوناف بروبلما اف الفيري قالك فريمي شي لاو بيرن واف دوجي اف دو فريمجي الفيري اللي قال داري واف تشتا نظام تشد بيا جني لدب ما كردين باشور نينا اوي بو اغاهيا بابورا باخيرا بيجين بله فنر دبیشن فنر فنر بندر البندري فنري بو اغاهيا ايتر الفيري مياسا جارة كادن هيفيا آداريا لبن فنري والفيري فنري هردوك جدا دكات بس بريا برتوكن فيتنامي وشعرين فيتنامي هالبستن فيتنامي وفانتشتا هردوك تاقريدا يا بانا مجي قالك رندن الدب من قالك جون دي قالك اسبعيبي أبا الفيري تدبي جيت شارع ترابزوني تازية عالمك شي دنا دنياك شي دنا قالك فرقة لقل ديرسيمي بله ناف بروبلمي قالك هنا لفي فريم ندقيا نوزده افدو جهه تال فيري دنك قد كيت دن نامي اف مسألة دن نامينيت تم بس تتشي دفما وشي بينر ما بس تدقهين بس دخازم بزانم تجي توا خو بكشش ابا بروبلم تكنيك نينا بس ولا انا اكتشت از ناخاصم زياده شيروما بكم اگر نكا بينر چه هستی که از وی مراختکم هگه یعنی نزانم مثلا وچه دید دماکو
دەنگ بەوێ دەری بری بەلکو تەنی دەنگێکی وساتن دەنگێکی تەک دەنگ دەکەت یعنی هەندێکمە ئەو کرد بوو بنێوێ دەری ئەو تاوی بە تشتێکی زانستی بوو یعنی نه ئەvە gelek جوانە te yani gelek tiştekî ciwan têkiriye ez dikarim bêjim te dibêjît alem hemî dinya UN nizanim çi li ber vê mesele vê firêmî hemî demê xwegirtiye hend bes e yani min wisa dibînim û gelek tiştekî te ciwan gehandî ev jî tiştekî gelek ev firêm jî gelek tiştekî ciwan e ببورن هەر لەسەر پەیڤا دەرسی ماژیمە بەحسا باژارە دەرسیم کرد گوتناتە ژی دقەدینم ببۆرە دپرانیا فیلمên te de birêz Kazim ew çû هاوڕێیان نازیزان لەبەرەوەی کا کازم ئەمڕۆ کاتەکەی وابوو لێی تێکچوو و وایە بچوایەتە جێیەک بۆی بەشدار بێ لەگەڵمانە بەڵام کێشەکە لێرە ئەوە بوو فریان نەکەوت لە کاتی تەسویرکردن و لە کاتی مۆنتاجی بەرهەمێکی تری بوو بۆیە نەیتوانی ئیتر ئێمە چارەک جێک دوامان خاست لە ماوەی ئەو چارەگەیە چوو لە جێیەکە وەستا و لە ناو تورمبێلەکەی لەوێوە بۆی بەشداری وانەکەمان بێت بەڵام لێرە من هەندێک شرۆڤەی خۆم هەیە لەسەر ئەم ئیشەی و ئەڵبەتە لە فیلم سازان شرۆڤەی کاکە دریسم داناوە دریس عەبدی و کاکە هەورازم داناوە و بۆ چوونی برادرانی تریشم داناوە لێرە لەم فرێمەیە پێمان ئەڵێت ئەڵێ پێت وابوو تەواوی ژیانت لەگەڵ پیاوێکی کووردا بەسەرەبەیت کەواتە ژیان لەگەڵ پیاوی کووردا ئەم موتەیە ئەم دایەلۆگە کێشەیەکی فەلسەفی لە پشتەوەیە وەکو ئەوە نییە کە پیاوسالاری بێت وەکو ئەو پیاوسالاری کە لە ژێرەوە ئەیبینین لەم دیمەنەی ترە کە کچەکە لێرە ئەگاتە ئەوەی ڕەفزی شەرەفەکە لەت نەفرەت لە شەرەف بەڵام ئەم پیاوەی هێناوەتەوە کە گوایە پارێزگاری لەکە لە پێشە لە باڕەکەیە و هەتا کای باس بە سیارە بیگەێنێ و بۆی بە سەلامەتی بگە بەڵام دوایی ئەبێ بە کەسێکی پیاوسالار ئەبێ بە کەسێکی دژمنی مەیاسە ئەسڵن ئەبێ بەو کەسەی کە کۆتایی بە ژیانی مەیاسایەنێت و هەر ئەو پیاوەش ئەوەمان پێڵێ لێرەیە دوو کەس لە ڕێی مەیاسەوە کا کازم پێمانەڵێ ئەڵێ خۆشەویستێکی گەورە ئەتوانین دروستکەین لە بینی میلەتانە دروست ئەکرێت هەیە میلەت وەکو ئەو کەسانی کە خۆیان ناگایان لێ نییە زۆریان ئەتوانرێت دروستکرێت بەڵام کەسانێکش هەن ئەوەتانیڵێ گاڵتە نییە من وەک سەرخۆش نیم ناتوانانی تیرۆریستێک بکەی بە خۆشەویستت ئەها لێرەش پێمانەڵێ ئەڵێڵە چینێک هەیە خەڵکێک هەیە ئێستاش ئاوا بیرەکەنەوە چونکە بۆ لە ژێر ئەو سیستەمەیە ئەم بیرۆکانیان بۆ دروست کردوون ئەم بیرۆکانە وای لێ کردوون کە دا ببڕێن اینجا با بزانم کە کازم نەهاتۆ تا ئێستا ئەوە لەوەیە کێشەی ئینتەرنێتی هەبێت ئیتر بۆ هیوای هەر کێشەی ئینتەرنێت بێ و ئێمە تووشی هیچ گرفتێکمان نەکردبێ لێرە ئەم کچە شتێکی جوان ئەڵێ من قەدەری وڵاتێکم کە ناوهێنانی قەدەغەیە نەخێرەمە شعرێکی ئادارە پێی ئەڵێت ئێمە میلەتی کوردی ئەمە هەمومان تووشی ئەو قەدەرە بووینە لەگەڵ وڵاتەیە کانگیر بووینە قەدەرمان هەمومانی وێران کردووە ئەڵێ لەبەر ئەوەیە تەمەنمان کورتە وەک تەمەنی کڵوە بەفر وەکو ئەو کڵۆ بەفرانەی دێن و ئەچن دوێن و لە ئەتوێنەوە بۆیە منم دیمەنانە میم کرد بۆ ئەوەی ئێمە زیاتر بتوانین لەگەڵ فرێمەکانیا بڕۆین لێرەیە ئەڵێ داوای کچە داوای ئەوواکات لە وەڵان داواکات ئەڵێ توانی هۆڕاوەیەکم بۆ بخوێنیتەوە هەتا
لە دواییشدا لەگەڵ هۆنراوانەیە زیاترە ڕۆن. کاکە دەوران هیچت هەیە گەر بتەوێ بیڵیت بزانین کا کازم دێتەوە یان نا؟ وڵا خۆی پرسیارێکم لەو هەبوو بەڵام نازانم ئەگەر بێتەوە یان نە. بەڵام هەروەکاری خۆمان بکەین لەسەر فیلمەکە ئەگەر ئەو هاتەوە باشترە دەسەڵاتمان نییە. سەرنجێکم هەبوو ویش لەسەر ئەوەی کە فیلمەکە سەرڕای ئەوەی کە فرڕەهاندیە و فرە لایەنە، بەڵام شتێکی هەرە سەرنجاکەش لە فیلمەکانی بەڕێزیاندا ئەوەیە کە دەتوان بڵم لە زۆرینەی فیلمەکانیدا سەرنجی لەسەر ناوچە زازاکی ئاخێوەکانە، بۆنە دێرسیم و هۆزات و شارەکانی دیکەی وەک چەولگە، بینگۆلە، سێواسە، ئەو شارانی کە لە بەشی ڕۆژاوای باکۆری کوردستانن. ئەوەندەی خۆم بیرم لێ کردوێتەوە هەر ئەوەیە کە ئەوەندەی فشار لە ناوچە زازا ئاخێوەکان هەیە، ئەوەندە لەسەر ناوەڕاستی باکووری کوردستان و هەڵاتی باکووری کوردستانیە، لەبەرەوەی ئەوان لە سەنگەرەکەدان بە شێوەیەکی ڕاستەخۆ یاخود بە لە ڕۆیە جوگرافیەکەیەوە، پێم وایە هەرەوەش بە هۆکار دەبێنم کە زۆرینەی فیلمەکانی کازم ئۆس سەرنجیان لەسەر ناوچە زازاکی ئاخێوەکانە، وەک تەماشا دەکەین دەرهێنەرەکانی دیکەی پێشخۆشیان هەمان شتیان کردووە بۆ منە یاڵمازگونێکە فیلمەکانی هەر لەو ناوچانە دابوونە، لەبەرەوەی وەک گوتمەوە وەک قەوغانێکی وان لەو جوگرافیاییدا لەو دەوڵەتەیدا. بەڵێ هەر لەم فرێمەیەوە تا یەکسەر پێ ماڵێ مەیاسە لەسەر زمانی مەیاساڵێ لە هەموو ژیانمە هەرگیز ئەوەنە ئۆتۆمبیلی سەربازیم نەبینیوە. ڕۆزاخان بۆ چوونەکەت لەوەیە جوان بێت، دوو جارێکی کە ئاگادارت کردینەوە پێشتر کە ئێمە شتێک نەڵێن لەبەر سەلامەتی ئەو، ئێستا شواڵێ ئەڵێ لەوەیە ئەو لە دەستێمە ڕای کردبێت، چونکە ئێمە زۆر ئازادانە قساکەین و لەوەیە کێشە بۆ ئەو دروستکات. بەو هیوایم کێشەی بۆ دروست نەکەین، بەڵام ئیتر چی بکەین؟ ئێمە کێشەکە ژیانمان وایە، لە وڵاتەکەی خۆشمانە وایە، بەو هیوای کێشە بۆ جەنابیشت دروست نەکەین دەوێەوە. چی بکەین؟ دەسەڵات بەڵام یەکێکی وەکو کازم ئەلبەتە لەوە نەترساوە، چەند جارێک زیندانی کراوە و یەکێک لە جوانیەکانی ئەمیشەی ئەم زاتە ئەوەیە ئەلێرەیە ئەم کچە مەیاسە لە کاتی سەرەمەرگایە، لەو کاتەیە ئالوودەی سێ کێشە بووە. یەکەم کێشەی شەرەف لە فیلمەکەی کە کازم باسیەکات، یەکەش کێشەی هاونیشتیمانی بوون، خۆشەویستیەکی هەیە بۆ کەسێک کە لە پێناو وڵاتەکەیە شەهید دەبێت، لە پێناوی خاکەکەیە شەهید دەبێت، و ئەمیش مەیاسەش لە هەمان کاتە تووشی کێشەی شەرەفە بێت، یعنی پیاوسالاری و لەوێ ئەگەر هەڵەیەکشی کردبێت، ئەگەر هەڵەیەکشی کردبێ وەکو ئەوەی کە وەکو سایکۆلۆجیای خۆی چی بکە لە دەسەڵاتی خۆیان نییە، لایەنی سێکسی هۆرمۆنەکانی بەسەریا زاڵ بووە، بەڵام خۆشەویستی هێشتا لە دڵیا گەورە بووە، دوای خۆشەویستیەکەی خۆیەکەوێت، بەڵام گەلێ جار لە ئەنجامی ئەو کێشانی کە هەی بووە لە ڕووە سایکۆلۆجیەکەوە پەناباتە بەر خواردنەوە، لە ئەنجامی خواردنەوەکە تووشی ئەو هەڵەیە بوو، ئەو هەڵەیەش بوو بەوەی کە کارەساتێکی گەورەی بەسەر هێنا و تووشی کێشەی شەرەفی کرد. بەڵام لە هەمان کاتە ئەم خانمە بەرەڕووی ئەو کۆمەڵگا پیاو سالاریەشە بێتەوە کە باز لە شەرەفەکەن، هەر شەرەف بەلای ئەمەوە ئەوە نییە کاوان باسیەکەن. ئەگەر ئەوە بواە بۆ ڕۆژ پەنایە بردە بەر ئەو چەمکە لە ژیانیا کە بێوێ ئارەزۆکانی خۆی، حەزەکانی خۆی تەنانەت لەگەڵ ئەو کوڕەی تریشە بەسەر بەرێت. لێرەیە کڵۆ بەفرە چێتە ناو چاوەوە، لەم کاتەیە لە دیمەنێکی پێشوە چاوەڕێ واکەن، ئەگەر کڵۆ پڕ چاویان بکەن لە کڵۆ بەفر ئەچێتە چاویەوە، بەڵام لە دوایین لە دواساتی سەرەمەرجە. لەم دیمەنەیە لە هەمان کاتە
کە ئەو خانمە ئەکوژرێ و ئاداری شەهیدە بێت لێرەیە لەم دیمەنەیە لێرەوە براکەی مەیاسە ڕاکێشێت لێرە جەندرمەکان ئادار ڕاکێشن هەردووچیان بە یەکەوە ئەبەن و من لێرەیە مەبەستم لەمە بوو کەوتم ئەبێ بە دارەبەنی سیامەند خەج و سیامەند و با بڵێن ئەمە شۆکو ئەو دیارەی خەجێ کە بە دارەبەنەکەەوە گیرە بێ و سیامەندە ڕابووی بکاتەوە بەڵام لێرەیە ئیتر جوانکاریەکی تایە بەڵام هەر ئەمەش گیر ئەبێ لە جەستەی ئادار لێرەیە کە نایەڵێ بڕات بەڵام جەندرمەکان ڕایەکێشن بە زۆر لەو شیکاریەیە ئەمەش لێرەیە ئەبێ بە هەمان سمبولی هێمای گۆڕەکەی خەج و مەموزین کە مەموزین بە یەکەوە نێژرێن لێرەیە لە ناو ئەو کتێبەیە گۆرانی کڵوە بەفر کە ئیترە بێ بە ئەو هۆنراوەی ئادارە ئەڕوا و لە ڕادیۆیان لێ درێوە بێ بە ئەو گۆرانی کە بە هەموو تورکیایە بڵاوە بێتەوە و من نازانم ئیترە لێرەوە بۆ چوونی من وەکو کاکازم لەوەی هەر نێتەوە دەردی ڕۆزاخان وتیت لەوەی هەر نەشتوانێت چونکە کاتەکەی لەوەیە نەبێ و ماندووش بوو لە مۆنتاژات بوو لە فیلمێک و لەو ماوەیەشە فیلمێکی کەی تەواو کردووە فیلمی ئەلیف ئەنا یا دایە ئەنا دایە ئەلیف داپیرە ئەلیف لەوەیە مەبەستیان لەوە بێ ئێستا خەریکی فیلمێکی کەبوو نەویش مۆنتاژی تەواو بوو بەو هیوایم تەندروستی باش بێ و دوور بێ لە چشمەی سیاسی و ئەو بەڕێزە ئەو گەورە فیلمسازە بەردەوام بێ لە کاری فیلمسازی و زیاتر دەوڵەمەندمانکە و سەربەرزمانکە چونکە فیلمەکەی شوناسی تایە ئەوەیە کە ئێمەی کوردەمانەوێت بێڵێن هەرچەندی هەنێ لە برادران لە هەنێ جێ ئەیانوت ئەو فیلمە بە زمانی کوردینی و تورکیە نەخێرەمە ناتوانین بڵێن تورکیە چونکە هەموو بنەماکانی کوردی تایە بزانم ڕۆزەخان ئەڵێ چی خۆتان نەزانن دەستگیر کرا چەند جارێک کازم هەوڵیش دەدات بتوانێت کە کارەکانی بەردەوام بکات لە ڕووی یاساییەوە خۆی ئەپارێزێت نایهڵن کار بکات بەداخەوە ڕۆزەخان ئێمە ئەو مەبەستەمان نەبوو و خۆشی لەوە زیاتر لەوەی ئێمە زیاتر شتی جوانتری وت وەشتی مەبەستدارتری وت پێم خۆش نییە ئاوا کەس تۆمەت بارکەین ئێمە بۆ مەبەستە نەبوو ئازیزم ئێمە لە خۆشەویستیمانەوە ئێستاش هیوای ساغ و سەلامەتی بۆکەین وە خۆشم پەیوەندی پێواکەم ئەلبەتە خۆشیەر پەیوەندیم پێواکات لەوەی ئێستا کردبێتی ئازیزان پێم وایە لێرە ئەمانەیە کۆتایی بە وانەکە بێنین کاکە دەورانجان هیچ سەرنجێکت هەیە ئەگەر ببێت بیڵی نەخێ زۆر سپاس کاکسەکە و جان ڕاستی ئین هەزم پشەی یەکی شەیە سەوارە بۆ شەی ڕۆهیدا حەز دەکەم یانی نیاسپاکی خۆمان دەرو بڕم و زۆر سپاس کاتێکی خۆش کاتێکی خۆش و ئازیزان زۆر سپاسی هەر هەمووتانەکەین بۆ ئامادەبوونتان و بەردەوامیدانتان بە فیلم سازان بە گەنگەشەکانتان بە تاکردنی هاوڕێیانی تر بۆ ئەوەی هەموو بێن بەشدار بن لەگەڵمانە جێ خۆشحاڵیە فیلم سازان ماڵی ئێوەیە بەبوونی ئێوەوە ئێمە ئەتوانین بەردەوامی بە فیلم سازان بین بزانم ڕووناخان ئەڵە یلماز جونای ئەڵێت باوکم پێی وتم ئەگەر نەتانەوێ بژین ئەبێت بە تورکی قسە بکەن بۆیە بەداخەوە ڕووناخان ئەوە هەر لەوێ نییە لە ڕۆژەڵات و ڕۆژاوا و لە باشووریش ئێستا شەمانە کێشەمانەیە هەمووی جێی داخە بەڵام ئەم زاتەش لەم ڕۆیە زاتێکی گەورەیە کەسێکی گەورەیە لە بواری فیلم سازیە جێی شانازیە و ئەلبەتەش وەکو وتمەتوان فیلمەکانی هەرچەند ئەگەر بە زمانی تورکیش بێت بەڵام هێماکاری و سمبولەکانی لە فیلمەکانیە شوناسی میلەتێکە بۆ ئێمە جێ سەربەرزیە ئەوە مایەی
دەوڵەمەندکردنی بواری فیلمسازی و کۆڵەگەیەکی گەورەشە. زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم. بەو هیوایم هەمومان نازانم ئاوەتە خوازی ئەوە بین کاک کازم سەلامەت بێ و لەو بڕایشم سەلامەتە و هیوای تەمەنێکی بەختەوەری بۆ خوازیم. بزانم ڕووناخانەڵێ منی شەوەم مەبەستە. کاک هاوڕێ مستەفاڵێ من لەو بڕوایم لای تورکەکان زۆر سپەیس زیاترە لە دەسەڵاتی کوردی. من خۆم لە تورکیا بوومە، لە ئەستەمبوڵ بوومە. کاک هاوڕێجان من ئەوەم زیاتر بینیوە لەوێ، ئەوەم زیاتر بینیوە بە تایبەت لە ئەستەمبوڵ بوار زیاترە، ڕێگە ئەدەن، بەڵام ئیتر بۆ هەنێ شتی کە کێشە دروستەکە پێم وان نییە ئەمەی ئێمە بوو بێتە مای ئازاردانی. بزانین تریفە حەسەن ئەڵێ سڵاو ڕێز لە فیلمی تەمەنی کڵۆ بەفرێکە پڵۆتی فیلم بەڕێی کارەکتەری مەیاسەوە کە لێگەڕین ئەکات، لێگەڕین لە دیرۆکی گەلێک کە لە ناو دەوڵەتێکی داگیرکەرە. لە فیلمی زەڕە پێشکەوتنی پڵەتی فیلم لە ڕێی کارەکتەری ژانەوە کە لێگەڕینە بە دوای دۆزینەوەی گۆرانیەکاندا. لێرەدا ئەم گۆرانیش سیمبولە بۆ لێگەڕین لە دیرۆکی خۆی کە لە ناسیمبلاسیۆن کراوە، بەڵام لە فیلمی تەمەنی کڵۆبەفرێکدا لێگەڕین ئەکات بەڕێی کچێکی تورکەوە. هەروەک بەڕێز کازم گوتی کچێکی خۆزاییە و جارێ پیس نەبووە. ئەم لێگەڕینە پڕبەهایە ئەکات بەڵام بەباو. بەڵێ ئەلبەتە تریفەخان ئێمە وەکو خۆمان نەزانین هەر هەمومان لە پێش ڕاپەڕینی 91 لە کوردستان ئێمە هەمومان بە دوای سمبوڵە ئاگەڕین، بە دوای هێماکانە ئاگەڕین. هەموو ئیشە جوانەکان کە لەو کاتانەیە لەو سەردەمانەیە کرا پڕبوون لە سمبوڵ. لەو هاوڕێیانە بڵین ڕووناخان لەو سەردەمەیە بووە، مامە سدیقت کاک سدیق عەزیز لەو سەردەمەیە بووە، ئاسیاخان ئاگایان لێ ئەوان هەموو لەو سەردەمەیە بوون. ئەو کارە جوانانەی پێش ڕاپەڕین پڕبوون لە هێماکاری. ئەو هێماکاریە وای کرد شوناسێکی گەورەی بە میلەتەکەمان بەخشی و هەمووشمان لەو کاتەیە سەرقاڵی ئەو لێگەڕینەیە بووین، ئەو لێڤەگەڕینەیە بووین، ئەو گەڕانەیە بووین. و هەروەها ئێمە گەر بڕین بگەڕێنەوە بۆ فیلمەکەی یڵماز جوێنای ڕێگا و ڕێگاش هەر هەمان شتە گەڕانە لەو ناو قیتار و بەردەوامی قیتار و ئەسپ و ڕۆشتن، ئەوەش هەمووی گەڕانە. و کازم هەروەها لە فیلمەکانی تریشە هەمان گەڕانە. ئەلبەتە ئەم گەڕانیان لە ڕێی خانمێکی سادەی سروشتی کە کەوتۆتە ژێر کاریگەری خۆشەویستی کوڕێکی کورد و کوڕێک کە گیانی نەتەوایەتی بەرزە. جارجار هەنێ لە گیانی نەتەوایەتی ئەو کوڕە کاریگەری لەسەر ئەم خانمە هەبووە، بۆیە لە جەیەکە ڕەفزی ئەو کابرایە ئەکات کە داوای لێەکە بچێت لە فیلمێکی لە ڕێزە فیلمێکە لە زنجیرە درامای گورگەکان کە باس لە خراپی نەتەوەیەکە کات ئەو خانمە ڕەفزیەکە. ئەلبەتە کە ڕەفزیەکە لەوەیە کاریگەری ئاداری لەسەر بوو بێت، بەڵام ئایا کارەکتەری مەیاسا کارەکتەرێک نییە بڵین ئێمە هەموو شتەکانی باشە. نەخێر زیرەکی کازمۆز لێرەیە لەوەیە ئەم کارەکتەری هێناوە باشە و خراپەیتایە، هەردوو لای دەست نیشانەکات، بەڵام کارەکتەرێکە ئەگەڕێ بۆ ئەوەی ببێ بە باش و لە ڕێی ئەمەوە شتەکانمان پێ نیشانەدا ئەو نایبینێت، ئەو نەیزانیوە، بەڵام کاتێ بەدوای خۆشەویستەکەی ڕۆ ئەم شتانە ئەبینێت، ئەو زوڵم و زۆرە ئەبینێ، ئەو هەموو چەرمەسەری بەسەر میلەتێکە ئەبینێ و جیاوازیەکانی شەبینێت. ئەم لێرەیە کەسێکە خەڵکی ترابزۆنە، لە ترابزۆنە کە شارێکی تورک نشینە، ئەو کێشانە نییە کێشە سیاسیانە، بەڵام کاتێک کە بە دوای ئادارە ئەگەڕێ لە دەرسیما و لە دەرسیما ئەم شتانە بینێت. دەرسیم ناوچەیەکی کوردی زازاییە، زارێکی زازایی، ئیتر لەوێەوە ئەو هەموو کێشانە ئەبینێ و لە ڕێی ئەوە پێمان پێشانەدا زیرێکی کاکازم لەوەیە ئەوێ نەک بە ئێمەی کورد بە هەموو تورکیش بڵێ فەرموو ئەوەتانێ بیبینن، ئەوەتانێ تورکەکانی بینن،
ئەو خۆشەویستیش لەو بینایە پێشانەدا ئیتر ئەمە ئەو ڕێگایەیە من دەستخۆشی لێ یەکەم و جارێکی کەس زۆر زۆر سوپاسی هەر هەمووتان کە بەشداریتان کرد و تێرتان کردین بە بۆ سەرنج و بۆ چوونەکانتان و وەهاندانتان ئەگەر برادێک پرسیارێ یان ڕوونکردنەوەیەکی خۆشحاڵە بم ئەگەرنا لێرەوە کۆتایی بە لایڤەکەمانەیەنی تریفەخان ئەڵێ کاتێک کەسێک بڕیاری لێگەڕین دەکات لە حەقیقەت واتە ئەو کەسە بەنا ئاگا هاتووە بۆیە ماسا کاریگەر بووە بە ئادار لەگەڵ ئەوەی ماوەی پەیوەندیەکەیان تەنیا مانجێکە کەچی چەند کاریگەری قوڵی بەجێهێشتووە لای مەیاسە بۆیە وا پێی کاریگەر بووە ئەلبەتە منیش هاوڕام لەگەڵتە و من لە چەند خاڵێکی کەشە ئەڵێم هەر لە وێنەکانە ئەگەر ببینن نەتوانم پێتان پێشان بم کە کاریگەری بەسەریەوە هەبووە بۆ مەیاسە لێرە بێت با بزانم لەم وێنەیە ئەمە لێرە کاریگەری زۆری لەسرە ئەڵێ بیر لەم قسەیە کاتەوەڵە پێت وا بوو تەواوی ژیانت لەگەڵ پیاوێکی کووردا بەسەرەبیت ئەمە قسەی ئەو کابرات ئەم کوڕە تورکەیە کە وای پێڵێت ئەم قسێ لە مێشکە هەر لێکێداتەوە ئەلبەتە کاریگەری ئاداری لەسرە وەخۆوا لە وای لێکە بە دوای خۆشەویستی ئادارە بڕات و لێرە هەرم کەسە پێڵێڵێ ناتوانانی تیرۆریستێک بکەی بە خۆشەویستت ئەلبەتە لە زمانی ئەوانەوە ئێمەی کورد هەمومان تیرۆریستین خۆ ئەو کاتە ئادار لە دەرەوە نبووە ئادار لە خوێندکار بووە یعنی هەموو کوردێک بە تیرۆریستە زانن ئەمە کێشەکەی ئەوانە سیستەمی دەوڵەتی تورک ئەوەی لە بوونیانە دروست کردووە لەم دیمەنەیە تریفەجان ئەگەر ببینیت لێرەشا پێمانەڵێ ئەم خانمە بۆ لەو ژوورەیە بێت بۆ ئەو وێنەیە لە پشتیەوە بێت ئەمانە هەموو ئەو کاریگەریانن کە ئادار لەسەری بەجێ هێشتووە کەواتە ئادار کەسێکە بزانم کاک ئەمیر ناهێشتا فیلمەکە نەکەوتۆتە یوتوب و هیچ جەیەک ببوورە ئێستاش لە فیستیڤالەکانایە و وەکو کاک کازم خۆشی وتی لە فیستیڤالەکانی تورکیا نەیانهێشتۆ تا ئێستا بەشدار بێت لە سلێمانی پێشاندرا نازانم وابزانم لە دۆکیش پێشاندرا کاک دەوران وابزانم لەوێ بووە ئاگای لێبووە بەڵام لە دۆکەڵێن خەڵاتی نەهێناوە هیچ خەڵاتێکیان پێ نەبەخشیوە ئیتر نازانم لە سلێمانی لە سینەما سالم نیشاندرا بەڵام لە فستیڤال نەبوو لە زۆر جێی کەشە پێشاندراوە و فیلمەکە هێشتا نەچووەتە بازاڕی سینەماوە بۆیە پێم وایە کاکە دەوران بۆ چوونت لەسەرەوە هەیە نیشاندانی فیلمەکە لە کۆکۆ بووە فیلمەکە لە کوردستان لە باشووری کوردستان بەس لە فستیڤاڵی دهۆک یەکەم جار نمایش کرا یەکەم جار لەوێ دیتم دواتری شوێنرایە سلێمانی بەس نا لە هیچ شوێنێک کە نمایش نەکراوە پێم وایە دەبێت گەڕی خۆی فستیڤاڵان تاوکە پاشان بڵاو بکرێتەوە بە زۆرێک لە جۆرەکان چکە زەریش هەروە بوو بەڵێ اینجا من لێرەوە داوایەک لە هەموو بینەرانی فیلمی کوردی یەکەم وەکو برایەکتان برایەکی بچووکتان هەر یەکێ لە ئێمە ئەگەر بۆمان کرا فیلمێک ببینین با هەوڵ دەین شتێ پارە بین بۆ ئەوەی پشتگیری ئەم کەسانە بکەین یەکێک لەم کێشانەی کاک کازم لەم فیلمەیە لەسەر جیرفانی خۆی کردوێتی کەس سپۆنسەری نەبووە ئێستا لە وانەکەی وتی باسی کرد اینجا ئەگەر بێت و ئێمە هەر یەکێک لە ئێمە کە بتوانین فیلمێک لە ڕێی نێتفلێکسەوە لە جیەکەوە بیبینین با داوایان لێ نەکەین یان ڕێگە بەو کەسانە نەدەین فیلمەکان کۆپی بکەن و لە وێبسایتەکانی خۆیان لە پەیجەکانی خۆیان بە ناقانونی بە قاچاغ لیبن با ئێمە ببینە هۆکار ئەو کەسانە شەرمەزارکەی نەیەڵین بۆی ئەو فیلمانە بەردەوام بن و فیلم سازەکان پشتیان بگرین گوناح نییە کەسێک وەکو کازمۆز ئەو فیلمە جواناکە لە گیرفانی خۆیەکە و کەسانێک بڕۆن لەسەری بخۆن و پارەی پێپەیاکەن و با بڵین خەنجەرێکی ژەهراوی لەو گەورە فیلم سازە بین ئەمە تاوانێکی گەورەیە
بە ئێمە ئەمە بکەین بە نەریت ببورن هەمومان پشگیریان کەین هەوڵدێن فیلمەکانیان لەو جیانی کە دایانن پارەی پێبین بۆ ئێمە $10 هیچ نییە $20 هیچ نییە $100 هیچ نییە ئەگەر زۆرش بێ بۆ قوتمان بۆ موچەمان بەڵام پشگیریکردن و هاندانی ئەم کەسانە زۆر زۆرە ئازیزان هاوڕێیان برادەران باوەڕتان هەبێ ئەگەر بڕۆنە ئەو وڵاتانی دەرەوە خەڵکی تورک یان عەرەب یان بۆ نمونە من ئەمازیخەکانم بینیوە لە هیچ دوکانێک لە هیچ جێیەکە شت ناکڕێت لە دوکانێکی ئەمازیخی ئەیکڕێت تورکەکان لە هیچ دوکانێکە شت ناکڕن چەند لە دوکانێکی تورکا شتەکڕن ئەڵێن بە ئەم پارەیە بۆ تورک بێت بەس ئێمەی کورد بەداخەوە خەنجەر لە خۆمانە دەین نەخێر با بچین ئەم فیلمانە پارەشی پێبین من بەیانی بۆم بکرێت کا کازم هەوڵە دەم یارمەتی بدەم پشگیری بکەم ئەوەی بە من بکرێت پشگیریەکەم یعنی ئەگەر $10 بۆ بنێرم بۆ ئەو زۆرە قەت مەڵێن نەخێر با بێمە سەر بۆچوونێکی کاک هۆمەری ئازیز ئەویش بە ئەلبەتە بە ڕێزیشیان فیلمەکەی بینیوە بەڵام من گەڕام کا کۆمەر بە دوای نووسینێکت بۆ یەگەر نووسینەکەتە بێ شیکاریەکە گەر بۆشم بنێرەی دایەگرم لە فیلم سازان بۆی ئازیزان بیخوێنەوە ئەڵێ سڵاو هاوڕیانی ئازیز فیلمی تەمەنێک لە ناو کڵووی بەفرە کاک هۆمەر ئەوەی کە بۆیان ناردم کاکازم نردی ئەڵێ تەمەنی کڵوە بەفرێک بەرهەمی ساڵی 2022 ژانری دراما خۆشەویستی نهێنی تاوانکاریە بەڵام کازم بە خەیاڵێکی فراوانەوە وێنەی فیلمەکەی گرتووە دیمەنی ئەوەی لایتی ئۆتۆمۆبیلێک لە گرتەیەکی زۆر دوورە ئۆتۆمۆبیلێک لە دوورەوە ڕووناکیەکەی تاریکی دەبڕێ و بەناو تاریکیدا نزیکە بێتەوە لە پڕ لە ڕووناکیدا ئەکستریم شات دیارە جوانتر دەرەکەوێت کە بەفرە بارێ و ڕووناک و ڕووناکی ئاوێزانی یەکە کات بەرێکەکەون کازم دیدی باوی تورک نیشان ئەدات لەو پەیوەندێدا کە هەموو کورد بە تیرۆر بەڵێ ئەلبەتە کا کۆمەرجان من و تۆش لەوەیە زادەی واقع و ڕۆژێکین منیش لێرەیە باسی هەمان ئەو ڕووناکی لایتەم کرد لە سەرەتای فیلمەکە کە دەست پێکا و پاشان تێکەڵ چێشکردن و ئەم دیمەنەش و ئەلبەتە بۆچوونی تۆ بۆچوونی من بۆیە نزیکە بێت چونکە زادەی زەمەنێکین منش لەگەڵ هەموو بۆچوونانی بەڕێستم بەڵێ ئەم فلیمە کاکازم ئەوەیە ئەو بۆچوونەی بەڕێستانە ویستێتی شتێکی گەورەمان پێ بڵێت تریفەخانەڵێ ئەم فریمە ژووری ئاداریش دیارە کە لێگەڕێکی حەقیقەت بوو ئەوەی کە وێنەکە لە پشتی بوو بەڵام تریفە گیان منش مەبەستم بوو بۆ ئەم خانمەوە بۆ کاکازم ئەم فرێمەی پێمان پێشاندە ئەم چێوەی پێمان پێشاندە بۆیە ئەوەی پێمان پێشاندا کە پێمان بڵێ کاریگەری ئاداری لەسەر بووە بزانم کاک هەڵۆ ئەڵێ لە سلێمانی لە سینەما سالم بوو بەڵام بەداخەوە سینەما زۆر چۆڵ بوو لە کاتێکان نەبێت ئەو فلیمسازە هەموو تاکێکی کورد بیناسێت و نیشانەکانی ئیشەکانی ببینێت بەداخەوە کاکە هەڵۆی جان ئەوە ئێمە شەو داوایەمان کردە بواە هۆڵەکە پڕ بێت و زۆر لە برادرە فلیمسازەکان لەو کاتەیە ڕیکلامێکی گەورەیان هاوارێکی گەورەیان کرد کە خەڵک بچێ ئەو فیلمە ببینێ بەڵام بەداخەوە هەر کووردە کە دژی یەکە کاکە ئەمیرجان بەداخەوە بڵێن چی ئیتر ئەوەیان کێشەیەکی گەورەمانە ڕووناخانەڵێ ئەو کوردانەی پێشتر بوونیان نەبووی ئێستا بوونیان هەیە و تیرۆریستن ئەمەیان بۆ کاکۆمەر نووسیوێتی کاک هۆمەرەڵێ ببورم کۆمنتەکەم نەگەیشت کاک هۆمەرجان ئەگەر بشتێ بێتە ناوە حەزەکەم کۆمنتەکە بەوردی بگات پێم خۆشە کاک هاوڕێشەڵێ بەڵێ زۆر ڕاستە من جارێکی کە کۆمنتەکەی کاک هۆمەر دائنێمەوە ئەڵێ سڵاو هاوڕیانی ئازیزم فیلمی تەمەنی کڵۆ بەفرێک بەرهەمی ساڵی 2022 ژانری درامایە خۆشەویستیە نهێنیە تاوانکاریە
بەڵام کازم بە خەیاڵێکی فراوانەوە وێنەی فیلمەکەی گرتووە. دیمەنی ئەوەی لایتی ئۆتۆمۆبیل لە گرتەیەکی زۆر دوورە، ئۆتۆمۆبیلێک لە دوورەوە ڕووناکیەکەی تاریکی ئەبڕێت بە ناو تاریکیان نزیکە بێتەوە. منیش لەگەڵم بۆ چوونەتم هێنانی ئەو ئۆتۆمۆبیلە ئەو ڕووناکیە من نەتاوتم وەکو دوو کڵۆ بەفرەکەیە، بەڵام ئەمەیان ڕووناکی ئۆتۆمۆبیلێکە گەڕانە بە دوای ئەو مەبەستەی کە کازم ئەوێت لە ڕێ ئەم کچەوە بڕوا بمانگەێنێ بەو هەموو کێشانی کە بەسەر مانادێت. لەپڕ لە ڕووناکیدا ئەکستریم شات دیارە جوانتر دەرەکەوێت کە بەفرە بارێ و ڕنگ و ڕووناکی ناو ئاوێزانی یەکەکات. بەڵێ کاکۆمەر منیش لێرە ڕوونکردنەوە یەکەمدا لەگەڵ ئەم بۆ چوونەی بەڕێستان لێرەوە ئیتر ڕەنگە سوورەکە و شارمان پێنیشانەدات، ئەو شارەی کە ترابزۆن هەر هەمووی وەکو کڵۆ بەفرە، بەڵام لێرە کڵۆ بەفر نییە، ڕەنگەکانی تریشی تایە. ترابزۆن ڕەنگەکانی تریتایە، دوای دێت تێکەڵ کێشەکە بە کڵۆ بەفرەکانەوە، لەگەڵەوەشە ڕەنگی سوور و سپی تێکەڵ کێشەکات لە کۆتاییشە ڕەنگی سوور و سپیەکە لە ناو بەفرەکە و لە پاچی دێرسیمە بۆمان پێشانەداتی تر حەزەکەم پێم خۆشە ئەو مەبەستەی بەڕێستان گەشت بێت. بەفرە بارێ و ڕنگ و ڕووناکی ئاوێزانی یەکەکات بەریەکەکەون. کازم دیدی باوی تورکمان نیشان ئەدات لەو پەیوەندیەدا کە هەموو کورد بە تیرۆر. بەڵێ منیش هەمان شتم وت کە هەمان بۆ چوونمەیە هاوڕام لەگەڵتە لەو بۆچوونی ئەو کەسەیە ئەومان پێڵێت کاڵێ هەموو تورک زۆربەی تورک لە هینی بۆچوونی ئەم کابرایە و لە بۆچوونی ئەم کابرایی تریشە پێمانەڵێتەڵێ هەموو تورک زۆربەی تورک ناڵێمە هەموو زۆربەی تورک چونکە ئێمە بێ ڕێزمان بۆ کەسانەشە بێ کە خزمەتیان بە دۆزی کورد کردووە کە تورک بوونە، نووسری گەورە گەوریان خزمەتیان کردو، ئەڵبەتە هەمومان ئاگامان لەوەیە قەرزاری ئەو نووسرە گەورانی. ئەم کوڕیان نمونەی سمبولی ئەو شۆڤێنیانەیە. ئەلبەتە منیش لەگەڵتان کاکۆمەر بووە، بەڵام ئەبێ ئاگامان لێبێت لە هەموو نەتەوەیەکە کەسانی دڵسۆز هەن و مرۆڤ دۆست هەن، میلەتانی تریشیان خۆشەوێت. بزانم کاک هاوڕێ چێڵێت بە دوور نەگەڵ. کازم یاوەریەکە وەک ڕۆحی ئەڵماس، بەڵێ منیش بە زاتێکی گەورەمدانە ئەلبەتە هەروایە. تریفەخانەڵێ خاڵێکی ترکە لەم فیلمەدا بە ئێمەیدا ڕوانین بۆ ژن دیدێکی پیاو سالارانە دیدی دەوڵەتە. بەڕێی باوکی مەیاسە و هاوڕێکانی دەیانگوت کچ نابێ بخوێنێ، لەو لاوە باوەڕی نیگەرانی حەقیقەت کە لە ڕێ کارکتەری ئۆمیدیاوە دەری بڕی کە ئەوان پێیان وایە کە ژن ئەبێ ئازاد بێ و نابێ هۆگری پیاو بێت. ژن لەوێ نەک تەنیا خوێندن بەڵکو خۆی لێگەڕێکی ئازایە و بۆیە شەهید دەبێت. ئەلبەتە لێرەشە من هەر هاوڕای بەڕێستانم تریفە گیان مەیاسە کۆتەکانی شکان، مەیاسە کۆتەکانی شکان ئە لێرەیە بە گژە و کابرایە دێتەوە هەر پێڵێ نەفرەت لە شەرەف، باسی چی شەرەفێکەکەیت و لەگەڵ ئەوەشە ئەوەی کاچێتە باڕێکەوە ڕەتی کابراکەی براکەی ئەداتەوە، بەڵام ئەمە لە ناهوشیاری خۆیەوە ئەچێتە ئەو باڕ و تووشی ئەو کێشەیەشە بێت، بەڵام بە قەنەعەتەوە تاو کاتە کردوێتی، بەڵام کە دێتە دەرەوە کە تووشی ئەم مڵۆزمە ئەبێت ئە لێرەوە ئیتر گۆڕانێک لە لای مەیاسە دروستە بێت، بەڵام هێشتا حەزە سێکسەکەی هەیە. کازم لێرە ئەم دووشتەمان بۆ جێ ئاکاتەوە، خۆشەویستی جێ ئاکاتەوە لەگەڵ حەزە سێکسەکەیە. ئێمەی مرۆڤ بنیاتێکین پێک هاتوین، سێکسشمانتیایە و خۆشەویستیشمانتیایە. ئازیزانە بێت زۆر زۆر ئاگازمان لەوە بێت. زۆر لە مرۆڤەکان خۆشەویستیان زۆر گەورەیە، بەڵام سێکس گەلێ جارە ئەگەر ئاگاد لێ نەبێ زاڵە بێ بەسەریە، بەسەر هەموو چەمکەکانی ترە و بەرە و کێشە گەورەیە بات، بەڵام سێکس خۆی لە خۆی ئازانستێکە لە وڵاتانە بۆی ئەخوێنرێ ئیشی لەسەرەکرێت، تێکەڵ بە سیاست و دەوڵەت ئەکرێت
بۆ ئەوەی کێشەکانی تر کەمتر کرێتەوە. ئەلبەتە ئەمە لێبەگەڕین و بۆچوونی زۆری ئەوێت. من ناتوانم لێرەیە باسیکەم و پسپۆڕش نیم لەو بوارەیە ئەوە بێ کەسانی کە بێنە ناوەوە و زیاتر قسە لەسەر ئەو مەسەلەیە بگەم. ڕووناخانەڵێ لە کۆتای کۆمنتێک نەگەیشتم بۆیە لە ڕێ کۆمنت بە پرسیار نووسیمەوە سوپاس. وەڵاهی تر نازانم کام کۆمنتیانەڵێ ڕووناخان. ئازیزان پێم وایە لێرەیە ئەتوانین کۆتایی بە بابەتەکەمان بێنین ئەگەر پرسیاری تر نەبێ. ئەگەر هەبێ ڕوونکردنەوەی تر هەبێ کاک هۆمەر تریفەخان هاوڕێیان چیتر بۆچوونی هەیە لە خزمەتام حەزەکەم من بابەتە دەوڵەمەندکەین. کاک هۆمەر ئەڵێ ببرن کۆمنتەکەم نەگەیشت. کازم دیوی ناوەوەی تورکمان نیشانەدات کە تورکەکان پێشتر ئینکاری بوونی کوردیان نەکرد. ئێستا دان بە بوونیدا دەنێن بەڵام بوونیان وەک تیرۆریست. کازم ئەو دیوە تاریکەی تورکمان نیشانەدات بوونی کوردیشمان وەک عاشق نیشانەدات. هاوکات مەیاسەش هەر عاشق واتە عشق هی مرۆڤە نەک هینەتەوەکان. کوردەکان و تورکەکان مرۆڤن و عاشقی یەک ئەبن بەوەش نەفرەت لە فاشیزم. کاک هۆمەرجان دەسەکان و خۆش. من ئێستا لەم بۆچوونە تێگەشتم چونکە ئەلبەتە من و تۆ من لە دیدێکیکەوە تۆ لە دیدێکیکەوە ئەو دیدەی تۆ جوانە دەستخۆش دیدێکی جوانە و با بڵێم لەوەی منیش جوانترە چونکە هاوڕێکی ئازیزمیت. کاک هاوڕێ مستەفا جارێکیکە دەستخۆشیمان لێکە دەستخۆش لە ئێوەی بەڕێزیش کاکە هاوڕێجان کە بەردەوام پشتمان بوویت هاندەرمان بوویت کە سەکۆکەتان فلیم سازان بەردەوام بێ و بەردەوام بێت. جارێکی کە من هەر چاوەڕیم سەرنج و بۆچوونی جوانتانم ئیزافەیەک ڕوونکردنەوەیەکی کە لەسەر ئەو ئیشە پێم خۆشە بیکەین هەمومان. ئازیزان هەر لە فلیم سازان لە ماوەی ئەم هەفتەیە من هەوڵمدا بۆچوونی هەر کەسێکە بێت نووسینی هەر کەسێکە بێت هەر شتێک لەسەر کاک کازم کرابێت لە فلیم سازان دایگرم بۆی دەوڵەمەندتان کەم بۆی هەموو ئەو بۆچوونانی هەموو ئەو ئازیزانە کۆکەمەوە لە پێگەکەتان لە فلیم سازان بۆی هەمومان بیخوێنینەوە ئاشنای بین. کاک هۆمەر وابزانم نووسینێکت هەموو تۆس لە تۆش بەڕێزیشتان لەسەر ئەم فیلمە ئەگەر ئەو نووسینەتانەیە بۆم بنێری حەزەکەم دایگرم چونکە بەرچاوم نەکەوت گەڕام نەمبینی ئەگەر هەبوو بێت داوای لێبوردنەکەم کە بنەمبینی بەڵام گەڕام نەمبینی. دەستی هەموو لایەک خۆش ئەگەر کەسێکی کە بۆچوونێکی کە هەیە ئێستاش لە خزمەتام ئەگەر نییە با کۆتایی بە وانەکە بێنین. تریفەخانەڵێ بە باوەڕی من بابی خەمە سەر شاشەکە با لێرەشە بچمە دیمەنی کۆتاییش حەزەکەم لێرەیە ئەم نووسیناڵێ من قەدەری وڵاتێکم کە ناوهێنانی قەدەغەیە ئەمە وتەی ئادارە ئەم کچە لە کتێبەکەیە لەو دەفتەرەی کە یادگاریەکانی تایە خوێنێتەوە و ئەکەوێتە ئەوەی کەیتر گۆڕان لە کارکتەرەکەیە دروست بێ لەبەر ئەوەیە تەمەنمان کورتە وەک تەمەنی کڵووە بەفر. با بچمە سەر دیمەنێکی کە من لەو دیمەنانە ئەم فرێمەم ئەم چێوەیەم زۆر پێ جوانە چونکە لە لای من ئەبەسترێتەوە بە دارەبەن و خەج و سیامەند زۆر لام جوانە وە لێرە ئەمەشم لا جوانە بەڵام نامێ بۆ ڕوحە نیشتمانیەوە قسە بکەم بەڵام ئەمەیانم لا زۆر جوانە ئەم فرێمە کە کڵۆ بەفرەکانە چنە ناو چاویەوە بۆەوەی هەتا هەتایە ئەو مێژووە بەردەوام بێت. ئەمەشیان پەیوەستە بە هەمان ئەو ئیدیۆمە ئەو نیشانەیە ئەو ڕەمزەی مەموزین کە لە لای ئێمەی کورد بەردەوام ژن و پیامان بە یەکەوە بوونە. لێرەش تورک بە ناڕاستە و خۆ کە لە دوو گۆڕی ساردکەرەوەیە دایانەنە هەردوو جەنازەکە وەکو مەموزین هەردووچیان لە نزیکیەکە داناوە. ئەمەش ئەو سیمبوڵەیە ئەو ئیدیۆمەیە کە یەکێکە لە جوانی و ئەم کتێبە ئەم دەفتەری یادگاریش لە کۆتایی ئیشەکەیە لە کۆتایی فیلمەکەیە کە کازم هێشتوێتەوە. ئەمەش ئەوەیە کە ئێمە بێ بەو یادگاریانەمان بچینەوە مە مێژووە ون نابێت.
ئەمەش جوانکاریەکی کەیە کە کازم هێشتێتەوە بابێ مەلای سەرنجەکەی تریفەخانەڵە بە باوەڕی من پێچەوانەیە کازم لێرە جەخت لە سێکس ناکاتەوە بەڵکو ئەو لەو دەمەی کە هێشتا میاسە بە ئاگا نەهاتووە و لە ناو غەمێکی قوڵایە تووشی ئەو حاڵەتە ئەبێت لە باڕەکە بە پێچەوانەوە لێگەڕانی حەقیقەت دۆزینەوەی حەقیقەت هەڵدەبژێرن بەسەر سێکسی هەڕەمەکیدا دەستخۆش ئەم بۆ چوونە جوانە کاک هۆمەرەڵێ ببورە لەسەر ئەم فیلمە نەبوو ئەنەلایزی فیلمی زەڕە ئیتر کاک هۆمەر نازانم پێم وابوو پێم وابوو بەڵام گەڕاشم نەمبینیەوە یعنی چونکە ئەزانم بەڕێستان هەر فیلمەکە بینن ئەنەلایزت شرۆڤەی تایبەتت هەیە بۆ فیلمەکان تو یەکێکی لەو کەسانەی کە بەردەوام سەرنج و بۆچوونی تایبەتی خۆت هەیە وەلا ئەنجامی سەرنج و بۆچوونەکانت هەنێ جار بەرکەوتە شەبێت بەڵام ئێمەش هەمومان بەو بەرکەوتەیەوە جوانین هەر هەمومان من ڕێزی تایبەتم بۆ هەموو بۆچوونەکانت هەیە کاک هۆمەر وەلا زۆرێکە لە بڕێکشە زۆربەی جار هاوڕاتم کاک هۆمەرەڵێ هاوڕێ سەرکەوتی ئازاز من هیچم لەمەڕ ئەم فیلمە نەنووسیەوەی هەمە کتێبەکە شیکاری فیلمی زەڕی کازم ئۆزە لەوێدا زۆر جەختم لەسەر شوناسی کولتوری کردوێتەوە دەستخۆشید لە یەکەم بۆ ڕوونکردنەوەیش و بۆ ئەو کتێبە بە پێزەی بەڕێزیشتان هاوڕێ سەرکەوتی ئازیزە هەر هەمان شتەڵێتەوە بەڵێ فیلمی زەڕە ئەلبەتە من لێرە دەستخۆشی لە ئەو برادەرانە شەکەم کە زۆر بایەخ بەم شرۆڤانە ئەدەن یەکێک لەوانە هاوڕێ ئازیزمان کاک هاوار مستەفا ئێستا سەرقاڵی ئامادەسازیە بۆ ڕۆژی نۆی نۆ کە ڕۆژی سینەمای کوردیە کە ئەمە دەستپێشکەری کاک هاوار مستەفایە و نەیتوانی بێت بۆ ئێرە ئەژینە ئەو یەکێکە لەو کەسانەی کە بەردەوام خەریکی زیینوکردنەوەی ئەم زاتانەیە ئەوە ئێستا سەرقاڵی زیینوکردنەوەی زۆرێک لە بەرهەمەکانی گەورە فیلمسازی کورد ئەتوانم بڵێم سەرچاوەی فیلمی کوردی مامۆستا و زات حەزرەتی یڵمەزگونایە بەداخەوە خۆزگا ئەویش لێرە ئامادە وایە بەڵام سەرقاڵیەوەی و ڕۆژی نۆی سینەمای کوردی لە هەمووتان پیرۆز لە هەمومان پیرۆز جارێکی کە جێ خۆشحاڵیە هەموو بۆچوونەکانتان ئەبێ بە سەرچاوەیەکی دەوڵەمەند بۆ نەوەی داهاتوومان بۆ هەموو ئازیزانمان ئازیزان شەوتان خۆش بەو هیوایەی توانی بێت